بەخێر بن بۆ بەشی پەرستاری لە پەیمانگای تەکنیکی و پیشەیی ڕاپەڕین. بەشی پەرستاری بەشێکی تەکنیکیە کە تێیدا خوێندکاران لە دوای دەرچوون لە قۆناغی 12 زانستی دەتوانن لەم بەشە درێژە بە خوێندن بدەن. بەشەکەمان پێکاتوە لە 2 ساڵی خوێندنی ئەکادمی کە تێیدا فێرخوازان ئەزمموی چەندین وانەی تیۆری و پراکتیکی و سەردانیکردنی مەڵبەندە تەندروستیەکان و نەخۆشخانەکان دەکەن ئامادە دەکرێن بۆ کارکردنی لە ناوەندە تەندروستیەکان. لە بەشەکەماندا خوێندکاران فێر دەکرێن کە خۆیان لەگەڵ بارودۆخە نەخوازراوانە بگونجێنن کە دێنە پێش پەرستارێک دوای ئەوەی فێری تەکنیکەکانی چاودێریکردن و چارەسەرکردن دەکرێن. خوێندکارانمان لە ساڵی یەکەمی خوێندندا ئاشنا دەکرێن بە پێشینە زانستیەکان و پراکتیکی تەکنیکەکانی تایبەت بە پیشەی پەرستاران. لە ساڵی دووەمدا پەرە بە بەهرە بەدەساتۆکانیان دەدەن و تا بتوانن تەکنیکەکانی کانون لە دانان دەرزی لێدان تەداویکردن، کۆنتڕۆڵکردنی نەخۆشیە گواستراوەکان و بڵاوکردنەوەی ڕێنمایی تەندروستی نەک تەنها لە تاقیگەکانی پەیمانگاکەمان بەڵکو لە نەخۆشخانەکانیش ئەنجام بدەن تاوەکو خزمەتێکی دڵسۆزانە بە کۆمەلگا و نەخۆشخانەکانمان بگەین. بەشی پەرستاری یەکێکە لەو بەشانەی دەرچوانی بە پلەی یەکەم خواستی بازاری کاری لەسەرە کە دەتوانن بەردەوام هەلی کار لە نۆرینگەکان و نەخۆشخانەکان و بنکە تەندروستەکان بەدەست بهێنن. دەرچوانی ئەم بەشە دەتوانن کار بکەن لە قاوشەکانی مانەوەی نەخۆش، یەکەی چاودێری چڕ، یەکەی منداڵانی نابەکام، کۆنتڕۆڵکردنی نەخۆشیە گواستراوەکان و هۆڵی نەشتەرگەری و یەکەی فریاکەوتنی خێرا. و دەتوانن بەردەوامی بە خوێندنەکەیان بدەن تا پلەی بەرزتر بەدەست بهێنن، بتوانن لە داهاتوودانەوەی دوای خۆیان ڕێنوێنی بکەن تا خزمەتی کۆمەلگا و نەخۆشەکان بکەن. پەیمانگای تەکنیکی و پیشەیی ڕاپەڕین، ئامادەکردنی نەوەیەکی پیشەگەر بۆ بازاری کار.